وەک ئاگادارن نزیکەی مانگێکە خەریکی تاقیکردنەوەی وزارین بە گەرماوە بە مەترسی کۆرۆنا ئێمە بەردەوام بووین لە هەوڵدان بۆ بەدەستهێنانی ئەو بەشەی کە خۆمان خوازیاری بووین. دوای بەڵێنێکی زۆر لەلایەن وەزارەتەوە بە تایبەتتر وەزیری پەروەردە و دڵنیا کراینەوە کە ئەم ساڵ تاقیکردنەوەی وزاری بێکێشە ئەبێ و هیچ هەڵەیەکی تیا نابێ و هەر مامۆستایەکیش پرسیاری هەڵەدا بنرێت سزا ئەرێت. بەڵام بەداخەوە هەر لە یەکەم تاقیکردنەوە هەڵی دیار و ئاشکرا لە پرسیارەکانی وزاری دابوون. ئەمەش بۆ هۆی تێکدانی باری دەرونی خوێنکاران. ئەمە جگە لەو بەڵێنانی کە درا سەبارەت بە پارێزرایی پرسیارەکان و ڕێگریکردن لە بڵاوبوونەی پرسیارەکان لە کاتێکا زۆربەی زۆریوانەکان دوای تەنها کاژمێرێک بەسەر دەستپێکردنی تاقیکردنەوەکان کاتێک خوێنکار لە هۆڵی تاقیکردنەوەیە بووە پرسیارەکان بڵاو کراونەتەوە. ئەم ساڵ بە ڕێژەیەکی بەرچاو پرسیارەکانی وزاری مامەڵەیان پێوەکرا و فرۆشراون بە ئاشکرا ئەم دیاردەیە هەبوو هەموو خوێنکارانی پۆلی 12 شاهیدی ئەو ڕاستیان. بەداخەوە کە هەموو ساڵێک ئەم کێشەیە دووبارە ئەبێتەوە بۆ بە دیاردەوە لە پرسیارە هەڵەکان کە هەبوون کە بەداخەوە دووبارە ئەبووایە هەڵی تیانە بووایە مافی تەواوی خۆمان وەرنەگرتوەوە بە شاهیدی سەرجەم مامۆسایان. نزیکەی 18 دەرەجەی خوێنکاران لەوانەی زیندەوەرزانی و کیمیا و ئینگلیزی و بیرکاری نەداونەوە بە خوێنکاران کە ئەمەش غەدرێکی ڕوون و ئاشکرایە و قابلی قبولکردن نییە و هەر هەڵەکانیش بە بەڵگە لامانە بۆیە ئێمە لێرەوە داوا لەلایەنی پەیوەندیدارەکەین کە جارێکی تر پێداچوونەوە بۆ وانانەیە بکرێت کە پێشتر ئاماژەمان پیاون. ئێمە لەبەرچی ئەخوێنین لەبەرچی شەو نخونیەکەین لەبەرچی چەند ساڵدا ئەنیشین دایک و باوکمان ڕەنجمان بۆیان ئەو پارەی دەستیانەکە ئێنە دەست ئێمە لەم وڵاتەیە بەڕستی لە کاتی نەخۆشی لە کاتی قەیرانە لە کاتی چەند هاشتا ئێمە چوینەتە ناو ئیمتیحانەکانەوە لە گیانی خۆمان یعنی گیانی خۆمان مەخسوتە مەترسیەوە لە پێناوەی بکە بچین نمرەیەک بەدەست بێنین و لە کۆلێژەکان وەرگرین.